بێهداشت و دەرمانی بێبەرامبەر و گونجاو بۆ هەمووان. یەکی خەرمانان لە ساڵنامەی ئێراندا بە ڕۆژی ئەبوو عەلی سینا و ڕۆژی پزیشک ناوزەت کراوە. سەرۆک کۆمار پزیشکیان بە بۆنەی یادی ئەم ڕۆژەوە قسە و باسێکی پێشکەش کرد. ناوبراو لە بەشێکی قسەکانیدا ئاماژەی بەوە کرد کە ڕاستگۆیانە پابەند دەبێت بە بەڵێنیەکانی کاتی بانگەشەی هەڵبژاردن سەبارەت بە دابینکردنی تەندروستی و بێهداشت و دەرمانی پێویست بۆ کەسانی دەستەنگ و دابینکردنی داهاتی گونجاو بۆ کادری پزیشکی. وەزیری تەندروستی کابینەکەشی وەک وەبیرهێنانەوەیەک وتی کە دابینکردنی دادپەروەری تەندروستی لە یەکەم ئەرکەکانی دەبێت. ئەو جێبەجێکردنی تەرحی پزیشکی بنەماڵەی با ڕێگە چارەیەکی گونجاو بۆ زۆریەک لە کێشەکان و هەزینەی لە ڕاددەبەدەری دەرمان بلیت و چارەسەرزانی. ئەو تەرحە ساڵانێکی زۆرە لەلایەن کاربەدەستانەوە باسی دەکرێت و تا ئێستاش هیچ هەنگاوێکی کردەیی بۆ هەڵنەگیراوە. لە کۆماری ئیسلامیدا سیستمی پزیشکی بە شێوەیەکی سەرەکی لە دەستی کەرتی تایبەتدایە و بابەتی چارەسەر و دابینکردن و دابەشکردنی دەوا و دەرمانیش لە دەست مافیایەکدایە کە ئەندامەکانی یان خودی خاوەن پلە و پۆستە کاریگەرەکانی حکوومەتن یان لەلایەن ئەوانەوە پاڵپشتی دەکرێت. هەر ئەوانیش ئەو بیمە تەندروستیە نیوە و ناتەواوەی ئێستایان لە کارخستووە. پزیشکیان و وەزیری تەندروستی کابینەکەی هیچ باسییان لە پرسی بیمەی دەرمانی و باشترکردنی نەکرد. لە هەر حاڵدا کۆمەڵێک هۆکاری دیاری کراوهان کە نیشان دەدەن بەڵێنی چارەسەرکردنی کێشە تەندروستیەکانی هاوڵاتیانی هەژار و کەم دەرامەت وەک بەڵقی سەر ئاوایە و شکستهێنانی حتمیە. لە سیستمێکدا کە ئابووریە مایە پوچەکەی پێویستی بە دەست بە سەرداگرتنی مڵک و ماڵی گشتیە لە ژێر ناوی بە تایبەتیکردن و سەپاندنی خۆپارێزی و زگ هەڵگوشینی ئابووری لەسەر بنەمای ئابووری نێۆلیبراڵی بەسەر خەڵکدا چۆن دەتوانێت باس لە دابینکردن و دادپەروەری تەندروستی بکەیت. ئەو بەرپرسانەی کە بەکردەوە خۆیان بە لایەنگری کەرتی تایبەت دەزانن چۆن دەتوانن قسە لە ڕاستگۆیی و پابەندبوون بە چارەسەرکردنی کێشە تەندروستیەکانی کەسانی کەم دەرامەت بکەن. هەندێک لە شارەزایان وێڕای ئاماژەدان بە هەزینەی قورس و لە ڕاددەبەدەری دەوا و دەرمان بۆ کەسانی هەژار و دەستەنگ باسییان لە چەند ڕاستیەکی هەژێنەر کردووە. بە گوێرەی لێکۆڵینەوەکان زۆر کەسی هەژار و دەستەنگ بەهۆی بێبەشبوونیان لە بیمەی تەندروستی یان تەنانەت هەبوونی دەفتەرچەیەکی بێبایەخی بیمە هێش و ئازاری نەخۆشیەکەیان تەحمل دەکەن و سەردانی پزیشک و ناوەندە دەرمانی و نەخۆشخانەکان ناکەن کە ئاکامەکەی بریتیە لە ڕەنج و ئازارێکی زۆر و مەرگی بەشێنەی. هەڵبەت هەواڵی هەندێک حاڵەتی هەژێنەریش بڵاو کراوەتەوە کە نەخۆشخانەکان خۆیان لە وەرگرتنی نەخۆشە هەژارەکان و بە تایبەتی منداڵانی نەخۆشی بنەماڵە کەم دەرامەتەکان بواردووە و بوونەتە هۆی گیان لەدەستانیان. لە پێناو دابینکردنی دادپەروەری تەندروستیدا پێویستە ئەولەویەت بدرێت بە خەبات لە دژی هەژاری لە بواری بێهداشت و تەندروستیدا، چونکە تەندروستی بە پلەی یەکەم بە خۆپاراستن لە نەخۆشی مسەوەگەر دەبێت. خۆپاراستنیش پێویستی بە دابینکردنی خۆراکی پێویست و تەندروست، بڵاوکردنەوەی زانیاری سەبارەت بە خۆراکی خاوەن کوالێتی و فێرکردنی چۆنیەتی ژیانێکی تەندروست و هەروەها کات بەسەربردن و وەرزشی ڕۆژانە و زۆر شتی تر هەیە بۆ دانیشتوانی وڵات. بەڵام لە سیستمی سەرتاپا گەندەڵی ڕژیمدا کە 70% هاوڵاتیان کەوتونەتە ژێر هێڵی هەژاری مۆتلەق و ڕێژەیی، قسەکردن لە دادپەروەری تەندروستی و دابینکردنی داهاتی پێویست بۆ کادری پزیشکی جگە لە دروشمێکی پوچ هیچی تر نییە. ئەڵبەتە زۆربەی هەرە زۆری هاوڵاتیانی ئێران بە بەشداری نەکردن لە هەڵبژاردنەکاندا نیشانیاندا کە هیچ ئومێدیەکیان بە هیچ کام لە باڵەکانی ڕژیم نییە بۆ چارەسەرکردنی کێشە و گرفتەکانی وڵات. بەڵام چارەسەر چییە؟
لە بەرنامەی حیزبی کۆمۆنیستی ئێراندا بەرگەیەک سەبارەت بە داواکاریەکانی پەیوەست بە دابینکردنی دادپەروەری تەندروستی هەیە کە دەڵێت بێهداشت و دەرمانی گشتی بێ بەرامبەر و گونجاو و هەروەها بیمەی پزیشکی و دەرمانی گشتگیر بۆ سەرجەم دانیشتوانی وڵات و نەهێشتنی پزیشکی تایبەت. وردبوونەوە لەسەر ئەم داواکاریە ئەوە دەردەخات کە دابینکردنی بێهداشت و دەرمانی گشتی و بیمەی پزیشکی بێ بەرامبەر و گونجاو بۆ سەرجەم دانیشتوانی وڵات مەبەستە، نەک تەنها شارۆمەندانی خاوەن ناسنامەی ئێرانی. ئەم داواکاریە کۆچبەرانی ئەفغانستانی، منداڵان و گەورە ساڵانی بێ ناسنامە و سەرجەم ئەو کەسانە دەگرێتەوە کە لە ناو جوغرافیای ئێراندا دەژین. هەروەها داوای هەڵوەشانەوەی کەرتی تایبەت دەکات چونکە بوونی کەرتی تایبەت بە مانای نایەکسانی دێت لە پێشکەشکردنی خزمەتگوزاری پێویست بۆ دانیشتووە. جگە لەوەش بە پێی ئەزموونی کابینەت دەستی ڕاستەکان تەنانەت لە وڵاتە پێشکەوتووەکانی وەک بریتانیا کابینەکان بەردەوام ئیمکانات و بودجەی کەرتی گشتی کەم دەکەنەوە. لە ئاکامی دابەزینی کوالێتی و کەمبوونەوەی ئیمکاناتی ئەم کەرتە زۆربەی هەرە زۆری خەڵک ناچار دەبن ڕوو لە کەرتی تایبەت بکەن. ئەم بابەتە لە ڕژیمێکی گەندەڵ و مافیای وەک کۆماری ئیسلامیدا زیاتر بەرچاو دەکەوێت. گومان لەوەدانیە کە دەبێ خەبات بکرێت بۆ ئەوەی ڕژیم و کاربەدەستەکانی ناچار بکرێن کە هەر ئاستێک لە خزمەتگوزاری بێهداشتی و دەرمانی و هەروەها داهاتی پێویست بۆ کارمەندانی ئەو کەرتە دابین بکەن. دەبێ بە پشتیوانی لە خەباتی ڕێکخراوی پەرستاران لە سەرتاسەری وڵات ئەم کابینەیە ناچار بکرێت کە داهات و حەقدەستی ئەم بەشە لە پەرستاران و کادری پزیشکی دابین بکات. بەڵام دەستەبەرکردن و بەدیهێنانی ئەو داواکاریە لە گرەوی خەباتێکی لێبڕاوانە و سەراسەریدایە لە پێناو ڕزگارکردنی وڵات لە چنگی ئەم حکوومەتە سەرمایەداری و ئاینیەی ئێستا و دامەزراندنی حکوومەتێک کە گیان و ژیانی مرۆڤەکان بەلایەوە بایەخی